هاوڕانی ئەزیزی ئێوارێ نارتیدوو سڵاوێکی زۆر گەرمتان لێبێت تەندروستی زۆر باش بە هەموو لایەکە خوازم. ئێوارێ نارتیدوو وەکو هەمیشە نەریتێکی تایبەتی تەرخان نەکردو بە پرۆگرامەکەی خۆیەکەوەی کە هەمیشە تەوەری یەکەم هەبێ و هەمیشە تەوەری دووەم هەبێ. هەر هونەرمەنجە و هەر تەوەرە و بەپێی گەورەی و قورسێتی خۆی قەباری ئەدرێتێ. لەبەرەوەی زۆرێک لە بینەرەکانمان داوای هونەرمەندی گەورە و خۆشەویست شیروان عەبدوڵڵایانە کرد. ئەم ئێوارەیە لێرە ئامادەیە زۆر بە گەرمی بە خێراتنی میوانەکانەکەم چەپڵێکی گەرم بۆ خۆتان. داوای لێبوردنیش لە هەموو ئەواناکەین کە ئێستا لە دەرەوە وەستاون و ناتوانن بێنە ناو پرۆگرامەکەەوە بچنەوە ماڵەوە و لێو بە گەرمی تەماشای پرۆگرامەکە بکەن و بینەری گۆرانیەکان و گوێبیستی گۆرانەکانی کاکشیروان بن. ئێمەش بە چەپڵە بە خێراتنی کاکشیروانەکەین و دەستەکەین بە گفتوگۆ. دیارە باش سەرچاوان زۆر بەخێر بێ کاکشیروان. زۆر سپاس خۆش ئێوارەت باش. سپاس گیان بژی سپاس خۆش بێت. سڵاوی خۆت بگەێنە بۆ کەسێک کە خۆت مەبەستە بۆ خێزانەکەت بۆ بینەرەکانت بۆ هەوادارە زۆری کە هەتا. بەڵێ سەرەتا دەستخۆشی بۆ تۆی بەڕێز هیوای سەرکەوتن بۆ ئەم بەرنامە جۆنە دەخوازم. ڕێز و خۆشەویستیم بۆ ئەم میوانە خۆشەویستانان لە هەر شوێنەکەواتون چاوی شیروان عەبدوڵڵا. دووبارە بەخێر بێن. ڕێز و خۆشەویستیم بۆ خانەوادەی خۆم بۆ هاوسەری خۆشەویستم بۆ دیاکۆز بۆ میرکۆ بۆ داکۆ بۆ هەموو لایەک هیوادارم ئەم شەو بتوانین خزمەتێکی بچووک بە هەوادارانی شیروان عەبدوڵڵا بگەینم. زۆر زۆر بەخێر بێت کاکشیروان. زۆر سپاس. بە یادەوری خۆشەکانتەوە بتگەڕێنینەوە بۆ ئەو لەحظەیەی کە دەستت کرد بە گۆرانی وتن بە گۆرانی کێ دەستت پێ کرد وە چۆن دەستت پێکەی وە چه ئەحساسێکت هەبووە لەو باوەڕە داوی کە ڕۆژێک بێت کاکشیروان لێرە دانیشێت یاخود لە پرۆگرامێکی ترا دانیشێت و هەموو هەوادارە زۆری هەبێ. بەڵێ طبعاً بێگومان هەموو هونەرمەندێک هۆکارێک لە پشتیوەتی بۆ ئەو کاری کە هەڵێ بژێرێت. من وەکو شیروان عەبدوڵڵا حەزم لە بواری گۆرانی وتن بووە. سەرەتای دەستپێکردنم لە خوێندندا خولیای گۆرانی مۆسیقا بووم هەر لە ماڵیمەوە. بەڵێ ڕاستە دوای ڕێژکەی باوشی خۆشەویستم کەوتوم کە سەردەمانێ لەم و پێش خاوەنی چەند گۆرانێک بووە. توانیم بە حکمی ئەم خۆشەویستانە و ئەو هەوادارە خۆشەویستە ئەمڕۆ ببم بەو شیروان عەبدوڵڵایە کە هەر لە ماڵیمەوە سەرەتای خولیای گۆرانی مۆسیقا بوو. باشە. یەکەمین گۆرانی خۆت کەی تۆمارکریان کەی ئەو هەوادارەکانت گوێبیستی یەکەم گۆرانی تۆ بوون؟ بەڵێ شارەخان من حەزەکەم ئاماژە من بە شتێک سەرەتای دەستپێکردنم ئەگەڕێتەوە بۆ ساڵانی 94-95 چەند گۆرانێکم تۆمار کرد وابزانم سوودمەندەم ومتیایە بەڵام هەر هەوڵم بە خۆمەر هەوڵم بە کەسێک نەبووە مەسەڵەن بڵێن کە هاوکاری من بێت کەسێک نەبووە کە یارمەتیم بدات بۆ بواری گۆرانی وتن. ڕۆژانە چەند گۆرانێکم تۆمارە کرد لەگەڵ برای خۆشەویستم کاکە مەریوان لەگەڵ هاوکارم کاکە کارزان فاروق لێرە ڕێز و خۆشەویستیم بۆی تا ئیتر وای لیاوە مەسەلەن گۆرانی بەیانم تۆمار کرد گۆرانی شیرشیلانە ئیتر وای لیاوە بە گۆرانی ئەروەی شلگ ناسکەتەنک کەوتمە بەرچاو و کوێی ئەو بینە لە خۆشەویستە. ئەو ژەگرێتەوە بۆ ساڵانی 95 بۆ 96. دواتر ئەگەر ئەو بەرهەمانە ئامادە نەبێ پێمان خۆشیە کۆپلەمان بۆ بڵێ بۆی هەم هەوادارەکانت هەموو کەسانی کە تەمەنیان هەیە و کاتە گویان لێگرتۆ بگەڕنە بۆ یادەوەریانە بە ناوی تەواوی ستافیە نارتیدووەوە ئێوارێ نارتیدووە بە خێراتی موزیسیانەکانتەکەم زۆر بەخێر بێن بە هیوای ماندوو نەبوونتان. گوێمان لە بەرهەمی یەکەمە بێ دواتر درێژادین بە گفتوگۆکان. بەڵێ سەرەتا حەزەکەم من پێش بەرهەمەکانم ئاماژە من بە بەرهەمەکانم ئەم بەرهەمەم لە مقامێک پێگاتووە لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆ ئەو خەڵکە خۆشەویستی کە ئەمڕۆ بەهۆی بارودۆخێکی نەخوازراوە کە کوردستان جێ دەڵن بۆ ئەوانەی کە کۆژەکەن مقامێکی پسکۆلە سەرەتا دوای ئەوە یەنە ناو گۆرانەکانەوە. باش بە چەپڵێک.
هەزارها گەنج و مناڵ و جوانمان ڕۆست و تیاچوو لەو ڕێگایە هەزارها گەنج و مناڵ و جوانمان ڕۆست و تیاچوو لەو ڕێگایە بە چەندەها مناڵی کوردم نەهەنگ خواردی لە دەریایە ڕوو لە خاچی غەریبیە جێهێشتنی نیشتیمان و ئازیزان تاوانمانای چییە سەدایان ئەڵقەیە و سەرەتی ئەڵقەیە و سەرەتی سەفەردای بڕان لە پەنجاو ژیانی چەندەها شوەخ و لاو بوو بازار وەشکەشە دایکانی چاو بەگریان دایکانی چاو بەگریان و چاو لە ڕێگەی دووریێوە خەندەیان دوورە لە لێوان حاڵیان هەمیشە بەشێوە لەبەرچی ڕۆحی شیرینتان قوربانی ئەو ڕێیە دەکەن دوور لە خاچی باپیرانتان ئەتانەوێ بەچی بگەن لە پێناوچی باوارگە سەختی و نەهامەتی ڕێگە دەگرن بۆ ئەتانەوێ لە خاچی غەریبی و بێگانەدا بمیرن نەفرەت لە کۆشی هەندەران نەفرەت لە کۆچیان دەرەهان لاوان بەرەو نەماوانەبا چاوانی هەر پیرەداچێ پڕ لە ئەشک و گریانەکە هەزارە گەنج و جوانمان ڕۆست و تیاش و لەو ڕێگایە بە چەندەها ڕۆڵەی کوردم نەخواردی لە دەریا خواست سەبووری تەواوی و دایکانە باکە کۆرپەکانیان و کوڕ و کچیان لەو ڕێگەیە تیاچوون خواست سەبووری و ژنانە باکە مێردەکانیان تیاچوون خواست سەبووری ئەو پیاوانە بات کە ژنەکانیان لەوێن ڕۆیشتون نەگەڕانەوە من موسڵکە بەگیانمە هات کە ئەو شتانم هێنایەوە پێشچاوی خۆم بچووکترین نمونەمان ئایلانە چاوی هەموو خانەوادانە ماچەکەم کە ڕۆح برینن بەو یادەوەریە ژان برینن بەو یادەوەریە هیوادارین جارێکی ترم ناڕەحەتیانە کۆتایی بێت کاک شیروانگیان بۆی جارێکی تر پێ بکەنینەوە گوێنمان لە گۆرانێکی شادە بێت ڕوونکردنەوە لەسەر بەرهەمەکی خۆت بە سەر درێژادین بە گەفتوگۆکانمان گۆرانی دووەمەم تراشێکی تازەیە لێرە ڕۆزی خۆشەویستیم بۆ کاکە حەمەد شاو جوان کە
ئەڵێ شیروان عەبدوڵڵا مقامەکانی زۆربەی کورتن وابزانم زۆرترین گۆرانی کە لە کوردستانە من بەکاری بێنم مقامی کورتە بۆ نمونە وەکو مقامی کورد کە ئاڵەی کورد مەسەڵەن ڕێز و خۆشەویستین بۆ خەڵکانێک کە ئاڵەی کورد بەواتای ئەوە تێگەشتون کە ئاڵەی گۆرانەکە کورتە یعنی کەم بەس مقامەکە ناوی کورتە وەکو شێوازی دەریێشم تۆ بەکارم وەکو ئێستاش بەیادی جاران وەکو تەلەفۆن چاڵدەبابە وەکو ئەلو نازان ئەم گۆرانیانە کورتن حەمەد چاوجوان لێرەوە منی هەڵبژار لێرەوە ڕێزی و خۆشەویستیم بۆ کاکە حەمەد چاوجوان گۆرانێکی پێشکەش کردم منیش پێشکەشێکم بەم خۆشەویستانە و بە بینەرە خۆشەویستەکانی کەناڵی NRTV لە بەرنامە جوانەکەی بەڕێزت زۆر سپاس کاک شیروان فەرموو. زمانەی بێوەفا هەر نەیدا دەرفەتم هەر نەیدا دەرفەتم زۆر نەمێ کازیز من چاو لە ڕێگەتم من چاو لە ڕێگەتم زمانەی بێوەفا هەر نەیدا دەرفەتم هەر نەیدا دەرفەتم ومێدی چاوی تۆیە بۆ من ژیانە بۆ من ژیانە خۆشەویستی تۆ نەبێ ماڵم گرانە ماڵم گرانە زمان الدوري صورة صوت كمان هوارا صوت كمان هوارا صدو صدفي وقبولي قفص ودوري دخينم ودوري دخينم وقبولي قفص ودوري دخينم ودوري دخينم يميني سايتويا ومن زيانا ومن زيانا وسويستي تونبي مالم جرانا مالم جرانا ينبغور عزيز جامع سيلم سارا جامع سيلم سارا زمان الدهر صورة صوت كمان هارا صوت كمان هارا صلاة صلاة الأولاد بابا
تاكويا يعدكم توبيا وفانبو تاكويا يعدكم تاكويا يعدكم ودي ساري تويا ومن زيانا خوسويستي تو نبي مالم يرانا بەچاوان دووبارەدا بەس گۆرانی باشتر و خۆشتر ئەچینە لای کۆمەڵێک هەڵا لە پرۆگرامە شیرینەکەی ڕەشماڵ پێکەوە گەڕێینەوە. یوامان وایە توانی بێتمان خزمەتێکی بچووکمان گەیانە بێ بە ئێوەی ئازیز و خۆشەویست ڕێز و خۆشەویستی خۆشەویستان لە چێڵەی سەرگەردان بۆ لەم تێگەی قساقەی کاکا وەلید قاتی تازەشێ مەبارەکە کەس پێی ناڵە پیرۆزی لە دێنەوە سەرژارم پێوتکۆ لەجاتی ئەمیان پێ دەڵم من بینەرە خۆشەویستەکان سڵاو لە ئێوەی خۆشەویست سڵاو لە هەموو لایەکتان ئەم جارش پێتان ئەگەینەوە لە بەرنامەی شیرینی ڕەشماڵدا ئاخدا خیڵزگارە بینەرە خۆشەویستەکان سڵاو لە ئێوەی ئازیز و خۆشەویست سڵاو لە هەموو لایەکتان ئەم جارش لە بەرنامەی شیرینی ڕەشماڵدا ڕەشمان ئاسەگەڵ جوان بینەرە خۆشەویستەکان سڵاو لە ئێوەی ئازیز و خۆشەویست سڵاو لە هەموو لایەکتان ئەم جارش پێتان ئەگەینەوە لە بەرنامەی شیرینی ڕەشماڵدا بەڵێ ئامادەکەم گەڕێنەوە موچەکە جوانە کە سەرگەردان بە من دارم مەمەی دەخوام ئامادە لە برام غەفورە تەلەفۆنە لا بە قورعانیش کێنم یاری کرمەکاکی کا غەفور چییە؟ کا غەفور وەرە هەر ڕیسالەوەی نێریە یاری کرمەکاکە بەنۆکی عادی چێ وەڵا بەعەکسەوە کرمەکەەوە بۆ بڕێ ئەوەی قەت نایکوژێنێتەوە یاڵا کاکە حازر بینەرە خۆشەویستەکان سڵاو لە ئێوەی ئازیز و خۆشەویست سڵاو لە هەموو لایەکتان بە هیوای ئەوەی کە غەڵەت دێ صافە قوربانە بم بێخەم بینەرە خۆشەویستەکان سڵاو لە هەموو لایەک سڵاو لەوەی ئازیز سڵاو لەوەی خۆشەویست خۆشەویستانە ئەم جارەش پێک کاک ڕێبین دەنگ زۆر لای ئێوە هەیە دەنگ زۆر بڕوا دێمێشکم لای ئێوەیە من دێڵە دەی ئێڵی پێنسەوەی لەگەڵای ماڵاوە بێ زۆر قەڵە باڵغیت شیروانجان خۆ کوڕ نەکەیتەوە بە هیچ سوعیبا پێو نەڵێمەوە پشتیشە چاکەرەوە هەمیسان ئەوە 4 ئێکس ئێڵە لە بەرەکردووەی خۆ نییە کا جوانە کا جوانە وەسا یاو دامای یاو دامای لەگەڵ تۆ مەشغوڵم شیروان لەزای وتم چیوتم ئەو بوو تایبوتە ئەر وڵات تەلەفۆن دەست بیشە کاکە زۆر نزمە تەلەفۆن بەکا گوڵم بێزارم بەکاوە تەلەفۆن گوڵم تۆ داخەڵەکە بڕۆ ێستا ڕێبیژان بڕۆ تەلەفۆن بەکا گوڵم بێزارم بەکاوە لەوا زیاتر باوە دڵ سەرشێت بەکاوە لەوا زیاتر ڕۆڵە دڵ سەرشێت بەکاوە تەلەفۆن خۆشەویستان ئازیزان سڵاو لە ئێوەی ئازیز و خۆشەویست سڵاو لە هەموو لایەکتان و ئەم جارەش پێک غەڵەت وەی خەپە کاکە تۆ کاروانی بە قوربانەکەی ئەم ڕاست و چەپە بۆ خەڵک کوڕی خۆی ناکە بە قوربانێکی خەڵکی تۆ ڕاست و چەپیش کاکە سەنگەر بەخێربێ بۆ بەنامەی ڕەشت زۆر سپاسکار بۆ خۆ حازرەکەی بۆ پێکەنی لە سەنگەر کەمالەوە کاکە سەنگەر بەخێربێت کاکە سەنگەر نەکەی چاوەڕێی تۆ بم ڕێبین
دووبارە سڵاوتان لەبێت مۆلای هونەرمەند کاکشتیوان عەبدوڵڵا زۆر پێکەنین دەستەکانت خۆش بێ بەڵێ چیت هەیە بۆ پرۆگرامەکەت پرۆگرامی چی لە تۆ ڕسمان بەخشی بەڵێ بەڵێ حەزەکەم لێرەوە ئاماژەمە بە شتێک لێرە ڕێزی خۆشەویستیم بۆ سفات ئەو ستافە خۆشەویستی چیە خانە ئەو ستافە خۆشەویستی کە لەگەڵ هاوکار بوون خۆشەویستان کە بەڕاستی تەمان حەزەکەم لێرەوە شتێک بڵم شاراخان هەموو بەرنمەیەک هەموو شتێک تەمەنێکی خۆی هەیە منیش وەکو بەرنامەی ڕەشماڵ هیوام وایە توانی بێتم خزمەتێکی پسکۆلانم گەیانە بێ بۆ خۆشەویستانەی کە بینەری شاسوی ئێنارتی بوون ئەشتوانم لێرەوە شتێک بڵم زۆر بە تایشیدی بە دڵنیایی کە بە نەک بڵم بە جێ ئەوەی کە باسی یعنی کە کەسێک لە بوارەکە ئیشی کرد باسی بوارەکەی خۆ بکات خەڵکان خۆیان شایەتن لێرەوە گوێیان لێمە ئەو خەڵکانش کە لێرن ئەتوانم بڵێم ڕێز و خۆشەویستیم بۆ پێشکەشکارەکانی پێشووی بەرنامەی ڕەشماڵ کە توانیم کارێکی جوان بکەم کە توانیم بەرنامەی ڕەشماڵ بینەرێکی باش بە خۆی کۆکاتەوە کە خەڵکانی گەسە ڕۆژانان بینن پێم ئەڵەن بەرنامەکە کۆتا و تەمان خۆمان هەمومان ڕون و ئاشکرایە ئەمڕۆ بارودۆخۆکی نەخوازرا و کە ئەمڕۆ ڕێ کردوتە هەرێمەکەمان هیوامان وایە خوای گەورە ئیشەڵڵا لەو نەهەمەتیمان ڕزگار کات منیش کاگرەبین خۆی ئاگادارە وەکو ئاماژە پێکرد پێشتر کاگرەبین ڕایگری باشترە و پرسی بە کاکدیاری کرد وتی هەڵبەت وا باشترە بتوانین بەشتی جوان و جواتر لە دەرفەتێکی نزیکا بینەوە خزمەت خۆشەویستەکان من توانیم مێژوێک بۆ شیروان عەبدوڵڵا تۆمارکەم ئەتوانم بڵێم شیروان عەبدوڵڵا کەناڵی NRT2 شیروان عەبدوڵڵای گۆرانی بێژ بوو شیروان عەبدوڵڵا کارکتەرێکی سینەمایی بوو کە لە دوو فیلما بەشداریم کرد شیروان عەبدوڵڵای کرد بە سێ شیروان عەبدوڵڵا وەکو پێشکەشکار لێرەوە ڕێز و خۆشەویستیم بۆ ئەو ستافە خۆشەویستی کە من بە حەقت ئەمەی ئەوە بڵێم لە زۆر شوێن ژوتومە کە تێکەڵ بە خۆشەویستانێ بووم ناویان بێنم ماشەڵڵا زۆرن بەس حەزەکەم ئەوانەی کە لە نزیکەوە لەگەڵ بە هاوکار بوون کاگرەبینی خۆشەویست کاکە ڕزگار کاکە ڕاستی کاکە پاڤێڵ کاکە دیاری کاکە بڕیار کاکە شکۆ کە بەقەدی کوڕم خۆشەوێت هەموو ستافەکەی NRT کە من توانیم تێکەڵ بە چەند خوشکێکی وەکو ئێوەی ئازیز بم کە توانیم ئیشێکی جوان پێشکەش بە شاری سلێمانی بە تایبەت ڕێز و خۆشەویستیم بۆ دەوروبەری بەرنامەی ڕەشماڵ کە جێدەستی دیار بوو شیروان عەبدوڵڵا خەڵکانی مەسەلەن بڵێن شاری سلێمانی یاخود هەولێر یا مەسەلەن چەند تەرەفێک وەکو بانە مەریوان کە شیروان عەبدوڵڵا ناسیوە ینی بەرنامەی ڕەشماڵ وای لە شیروان کرد کە هەر چوار پارچەی کوردستان متابعی بەرنامەکە بکات هەڵبەت بەرنامەیەکی جوان بۆ بەلای خەڵکەوە من ئەو حکومە نایم خەڵک خۆی ڕون و ئاشکرایە ئەسە بڕوات بێشاراکەن کە لە بازاڕان بینن ئەڵێن بۆ سەبەب ینی بەم ڕۆژگارە جابێمەوە ینی تەمان ئەمڕۆ نەهامەتی زۆر بێموچەی بێکاری ینی بۆ بە باو لە لای ئێمە خنکانی دۆستان و ئازیزانمان شەهیدبوونی پێشمەرگە قارەمانەکانمان من حەزەکەم لێرەوە شتێک بڵێم سەرەتای دەستپێکردنی بەرنامەی ڕەشماڵ کە من بەرنامەی ڕەشماڵم وەرگرتووە سڵاو بۆ پێشمەرگە بووە ئەتا ئەو ڕۆژەی کە کۆتایی پێێناوە لێرەشەوە هەزار بارە ئەڵێم سڵاو لە پێشمەرگە قارەمانەکان خەڵکێکیش هەبووە بڵێ خەڵکێکیش هەبووە مەسەلەن لەوانەیە گرێبگازندەی ئەویان هەبێ بێت ئەمانە بە کوردی خۆمان کە ئەمانە لە بەزم وەلەری خۆیان ناکەون بەڵام پێویستیشمان بۆ یانی ئێمە شێر بووین ینی بە حەقەت ئەمە تووشی کە ئابەی کردین بێموچەی بێکاری بێئیشی پێویستمان بە شتێکی واژ هەیە بەس هیوامان وایە بتوانین لە ئایندەدا بەشتی جوان و جوانتر مەرج نییە بەرنامەی ڕەشماڵ بێت بەشتی جوان و جوانتر یعنی وەکو شیروان عەبدوڵڵا هەتا بمێنم بتوانم خزمەتی ئەو خۆشەویستانە بکەم کە عاشقی دەنگی شیروان عەبدوڵڵان من بەوانەوە جوانم هەتا مردن چاوی یەکە بێکان مازم هاوڕانی ئەزیز ئەچینە لای ڕیکلامێک و بەردەوامە بین دواتریش بە گۆرانیە گەڕێنەوە وڵاتان.
هەموو شەوێ لەبەرخۆمەوە ئەڵێم خوایە دوعای سەفەری لە هیچ کەسێ گیراوە نەکەی نەبیاوارە و دەربەدەر ئێمە وتی لای 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 بێمە وتی سەفەر مەکەنەکە مردە ڕێ پێ بگریە و نەکبیمەوە کوڵی خەم و ناومێدی بێتە ناو باخی ژینمەوە بۆ هەر شوێنێک گوزەر بکەم بڕوا بکە بەرگە ناگرم بۆ هەر شوێنێک گوزەر بکەم بڕوا بکە بەرگە ناگرم ئەو شوێنەی کە تۆی لێ نەبی ناتوانم بەرگای غەمینێ ئەگەر تۆ مەسیحیدی یان زوو شەر بێمە سەردی نەکەدی ئەگەر تۆ مەسیحیت یا زوو شەر بێمە سەردی نەکەدی گەر بە دەستگیرانم قبوڵ ناکەی تو خوابا ببن بە دەرگاوانەکەت من پیر بووم لە داس قەول و قەرارێ هەر چاوەڕێمە بێمە دیدارێ من پیر بووم لە داس وعد و قەرار هەر چاوەڕێمە بێمە دیدار خۆ دەوێت دێم و هەر چاوەڕوا نەهاتیتەوە ئارامی ژیان خۆ دەوێت دێم و هەر چاوەڕوا نەهاتیتەوە ئارامی ژیان ئەتێرسم دوورین بۆن بێبعادە بەینی من و تۆ تووشە گەیەتە قیامەت ئەتێرسم دوورین بۆن بێبعادە بەینی من و تۆ تووشە گەیەتە قیامەت تاڵێ لە زوڵفی خەنا و کیفنەکەم نەگیلا قیامەت فەرامۆشت کەم تاڵێ لە زوڵفی خەنا و کیفنەکەم نەگیلا قیامەت فەرامۆشت کەم دەکەی سەدۆ حەزی لە سلەیمانیە
حەزیە و نایەڵێن ئارامیشیانم سەختە شدر خەبەیتن حەزیەت نایەڵێن ئارامیشیانم غەمی خۆم نییە غەمی تۆ نەبەس با لەو غەریبیە نەمری بەبێ کەس غەمی خۆم نییە غەمی تۆ مەبەس با لەو غەریبیە نەمری بەبێ کەس سەیزادەگییاوە سەیزادایە سەیزادەگییاوە سەیزادایە ڕوودی بێنە و زۆر پێنێلە دەستەکانت خۆش بێ کاک شیرۆ ماتوو نەبیت ماتوو نەبوونی بە موزیسیانەکانیش زۆر سپاس دەست چاوتان خۆش بێ کاک شیروانم گۆرانێت تایبەت بوو بە سەفەر وایە ئەڵەن زۆر سەفەرەکەی بەڵام بۆ قرەژ ناگریت یان ئەو قرەژ ناگری ڕاستەخۆ گەڕێیتەوە بۆچی وەڵی لێرەوە زۆر بە تێر و تەسەلی خۆمە پێشمەوە و خۆم ئاماداکەم و ئەڕێ نەیتەوە ساڵێک مانگە پێشەوە جانتاشت حەزرەکەم و قاتێکی سیایە و دوو دەرجلی زیایە و لەو سەرەوە بەشین و ڕۆڕێمەوە ینی من ڕێز و خۆشەویستی و حرمەتم بۆ خۆشەویستانەی کەمالوون ینی خەڵکانێکی لێرەوە توانم حەزەکەم شتێ بڵێم هەر کەسەت تەبیعەتێکی خۆی هەیە هەر کەسە و خاوەشتێکی خۆیەتی تۆخۆن بێگومان من وام ینی هەروە پەروەردەش بووم هەروواژە بم ئینشەڵڵا ینی بڕات بێ مۆبایلێکی مواصفاتم پێ بوو دووسێ جار پێشتر فرێمای ئەوکەم و با ڕسمەکەی مناڵەکەم نەبینم ئەم قساوەکەەوە من با سەیری نەکەم ینی بەحەقە دوام ینی خەڵکانێکەیە کە سەفەرەکەن ساڵێک دوان سیان چوار ماڵ مناڵە بەجێڵن هزار واستاکەم بەزاری نەکەم بەڵام دوای هەشت ڕۆژەڵام بابێمەوە شینی دنیاکەم شەڕی دنیاکەم تا بڕۆم ئەڵبەت دەما سپاس بۆخوای گەورە شتێکی جوانەکەیاتی بە من ویری ماڵ و مناڵ مەکەم بێ ئەوان ناتوانم بژیم و هەتا ماویشم کوردستان ناتوانم بەجێ باشە ماوەیەک چەند مانگێک بەر لە ئێستا بەبێت جەواز سەفەرت کرد تۆ چۆن نەزانی پێیان وتم نانەشتی پێشتی پێ ئای چۆن سعات 5 بەیانی تەلەفۆنت کردووە بۆ یەکێک ئەو کەسە کێ بوو بیرکەرەوە عاد پێنجی بیانی بۆ چۆ تەلەفۆنت کردو بۆ کەسێک وڵای بۆ کاک دەروونم کردو دەرونگێژن طبعا باشتێکیش بڵم لەسەر مۆزوع حەزەکەم لێرەوە کە من ئەشنا بووم بە بەڕێست و بۆ ستافە خۆشەویستی NRT وەلەو ئێمە تازە تەلەڤیزۆنی NRT و ماڵی ئێمە بوو بە ماڵی شیروان عەبدوڵڵا من کاک فەرهاد و کاک ڕێبین و کاک شکۆ و کاک بڕیار و کاک دیاری و کاک سەروەر و کاک توانا و إلى آخره ئەوانم تیاناسی ماڵی خۆمە
من لە ڕێی کاک دەرونەوە کە توانیم ئاشتا بە من خۆشەویستانە هەڵبەت ئێمە هاوڕێیەشین و تۆزێ سوبعەت و لالوزوم و ئەو شتانەشمان هەیە لەگەڵ یەک باشە باشە بەس تۆ چۆن زانیم لەو تەلەفۆنە بۆ دەرون وڵی وێستا حالیان دەرون لێرە ژازمە لێ نایەنی عەلی لەگەڵەکە دەرونگەل لێخۆ یا جوان کە جوان باشە خێزانەکەت چۆن یارمەتی دەرتە بۆ کارە هونەریەکانە بە تایبەتەوە هەموو قەرباڵغیەکە لە ژیانە هونەری تۆیە هەیە لە پرۆگرامەکانتە لە هاوڕێکانتە لە ئەو جەماوەرە زۆرێک کە هەتا من سەرەتا پێش خێزانەکەم ئەتوانم بڵێم ڕێز و خۆشەویستیم بۆ هەوادارانی شیروان عەبدوڵڵا ڕێز و خۆشەویستیم بۆ خەڵکی خۆشەویستی شاری سلێمانی من ساڵی 2014 بە پەیوەندیکردنم طبعا زۆر تەشجیعکارم بووە زۆر هاوکارم بۆ لە ئیشەکانمان کاکە دەروێژن نەڵم خۆی لێرەیە حەزمەکە لێرە نەبووە ئەمیوارەیە شکەشمان زۆرە پێکەوە هاوکارم بووە بەنسبەت ئەو بەرنامەی 2014 کە من لە چاڤیلان کردم ڕێز و خۆشەویستیم بۆ خۆشەویستانەی کە هاوکار بوون و کە بەشدار بوون توانیان شیروان عەبدوڵڵا گێنە ئەم ئاستا هەڵبەت منیش بەهۆی حکمی تۆزێک ڕەفیق و ئەغڵات و هەمووی سارە تا خەڵەتنەکان ناگا بەڕاستی من کاک دەرون وای لەکردم کە بێمەوە ناو خەڵک خێزانیشم لێرە ڕێز و خۆشەویستیم بۆی چاوی ماژەکەم تەژێکەرم بووە بۆ ئەوەی کە شتی خراپ نەکەم کە زۆر لەگەڵ یاوتوم کە بۆ ماوەی 19 ساڵە خێزانمە 19 ساڵە لەگەڵ ماهیلاکە لێرە چاوی ماژەکەم ئێمەش خۆشەویستمان بۆ هەیە کە توانیوێتی تەشجیعکەرم بێ بۆ کارەکانم کە بۆ کاری گۆرانی وتر ناتەژێ بکە بۆ ئەوەی کە بتوانێت لە ڕێگای خراپە لامات طبعا بە حکمی ئەو کە سوکاری خۆشەویستم خانەوادەم مامەکانم باوکی خۆشەویستم دایکی خۆشەویستم براکانم ڕەفیقی خۆشەویستیشم زۆرن ئەوانەی کە ڕۆژانە پێکەوەم لەگەڵیانە ئەوانەش هاوکارم بوون لەوانە ئەتوانم لێرەوە ببرن کاکە سەروەر کاکە سەنگەر کاکە زانا کاکە زانای تر ینی ماشەڵڵا من کولی زانایەک دەزانە ڕەفیقمە کولی سەرۆرێ بی سەروەر ینی کاکە سەرۆر ڕەش کە ڕەفیقی مناڵی بوو هاوکارم بووە کاکە سەنگەر لە هەولێرەوە هەر هاوکاری ئیشەکانم بووە دیاکۆی کوڕیشم تەمەندرێژ بە ئیشەڵڵا ئەویژەر هاوکار مەشکور بەس حەزی لە گۆرانی نییە بەڵام لە ڕێی ترەوە هاوکارمە ڕێز و خۆشەویستیم بۆ ئەو خۆشەویستانی کە هاوکارم کەسانی کە هاوکاری تویان کردووە کۆنسێرتێک کرد ئەوەی کە خۆت باسس کردوی چاڤیلان زۆرترین هەوادارت هەبوو زۆرترین کەس ینی بەشێکی چاوەڕوان نەکراو لەوەی ئامادەی هەبوو بۆ بینینی یاخود گوێبیستبوون بە گۆرانیەکانە دەمەجێی سەرسوڵمان بوو بۆ هەمووانی کە فریانەکەوتن بێنە چاڤیلان یاخود بێنە دیداری تۆ چی بە تۆ بەخشیەماوە کۆمەڵێک باڵێندا بە بینەرەکانت لە ڕووی هونەری و بەڵێنەکانت بردەسەر من حەزەکەم شتێ بڵم لێرە شارەخان پێشتر ئاماژەم بۆ شتە کرد کە شتێک کە هەڵمان بژار هەڵبەڵ کاک دەروون کە پێشەوەی کارێ بکات بیر لە دەرەنجامی ئەکاتەوە تەواو نەزانێت چی ئەکات خۆی مەسەلەن ئێمە دەوانەیە پێشتر قسەمان کردبێت لە زۆر شتا باسمان کردبێت کە مەسەلەن بە منی و تۆ بۆ نمونە کاک دەروون پێوتم من شتێک ئەەکەم من ئەزانم چی ئەەکەم منیش پێم وتووە مثلا بۆ نمونە باسمان کردووە وتومانە باشە ئێمە ئەو زەختە لەسەر چاڤیلان دەبێت بۆ نمونە چەند سکروتیمانە ئێمە لەوێت توێتی سی وتومە کەمە وتێتی تۆ چۆن نەزانێت تو مازانم من سپاس بۆ خوای گەورە جمهورەکانی خۆمە ناسم هەتا مردن کۆڵم لێنایەن منیش هەتا مردن خزمەتیانەکەم لەبەرەوە زانیم کە ئەو زەختوی سەحامە دروست دەبێت منیش باوانەوە جوانم و شیروان عەبدوڵڵای کرد بۆ شیروان عەبدوڵڵایی کە 2004 کەس نەی ئەزانی شیروان عەبدوڵڵا ماوە دەنگی نووساوە گۆرانی ناڵێ تااقەتی نییە هیلاکە ناتوانێت شیروان عەبدوڵڵا بوو بەم شیروان عەبدوڵڵایی ئەمڕۆ کە بتوانم خزمەتی ئەو خۆشەویستانە بکەم کە لە بازار و لە شوێن و لە شوێنە گشتەکانی کوردستان بەگشتی لە هەولێر چ لە سلێمانی چ لە هەر شوێنێکی تری کوردستان بێ کە من جێ فەقر و شەنازیە چاڤیلان منی کردەوە بەم شیروان عەبدوڵڵا بە هاوکاری کاکە سەدە و کاکە مەریوان و کاکە فەرمان و کاکاریش کە لەگەڵ ماوە دەسەکانت خۆش بێت یە کۆپلێ و چاڤیلان دەمان بۆ بڵێ کە ڕێکلام بوو بۆی یان شتێک تەوت ئەو گۆرانیە من ڕیکلامەکە ببینی من زۆر بەڕاستی متابعی تەلەڤیزیۆنم ناکرێ و کاتە ڕیکلامێکە کرا بۆ چاڤیلان گڕگڕ بەم لایە گرگڕ بۆ لایە شوێنیان لە شوێنێک دانیشتبووین لە بۆنەیە کابووین برادری وتی باشەوە تۆ ناتوانێت شتێک ڕێخی بەسەر ئەم گرگڕ بەم لایە گرگڕی ترەوە بوو بە لەقتەیەک ئێمە بە گرتێکی ڤیدۆیی لەگەڵ کاکە ئاسۆیا تۆمارمان کرد وتم شتێکی وانستم دوو دقە یارمەتی من ئەنجایڵم لەگەڵ هونەرمەندی خۆشەویست لێرە ڕۆزی خۆشەویستیم بۆی کاکەریم گوڵانی ئەویش ئەو مەقتەع بوو کە هێن بوو گەڕگەڕ بەم لایە گەڕگەڕ بەم لایە
قرقر مولايا قرقر مولايا يا ربي يا وفا لقل منايا وقرت يا باردم قرأت يا ضاربيا وقرأت يا باردم قرأت يا ضاربيا هر اوام دري توضل خوشبي لحنك خويا لحنك هريا درز بو بس مش يعني كش بلا دو كلمه بس من جمله قرقر كابو بو ابا حكم الكلام كان تل اوش تكابو قلت شي فيديوي موبايل كوت ناو خلكو من شي عشنا كردو بخوشيستاني شنو عبد الله ام عزيزانا دەستەکان خواتی گوما لە گۆرانیکی تر بێ گۆرانی شکێمان ئامادەی عفو ئاماژەی پێ بە عدەنی گۆرانێکە لە گۆرانیش گۆرانیمان زۆرە ئەم گۆرانیە لە گۆرانیشی و نەرمەندی خوالێ خۆش بوو نەرمەند حەمیدی حەمیدیانە کە من لە شاری سلێمانی وتومەتەوە پێشکەش یەکەم بە تۆی ئازیز لەگەڵم خۆشەویستان سفره روزگارم سو بسر هر وقت ریگای سفر روزگارم سو بسر هر وقت ریگای سفر عمر من طوال لدنیا بوین بی خبر سفره ها سفره ها سفره ها سفره سفره هتعمل يا بيدي دكا كم خوش جيم لدن الكذب هتعمل بيدي دكم كم خوش جيم لدن الكذب وقت بهاري باراناري صار من الأسواق يرد الكذب سفاره 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 روزگارم سو بسر هر وقت ریگای سفر روزگارم سو بسر هر وقت ریگای سفر عمر من تمام لدنیا بوین بیخبر ويستم بروم بس يدي بيلم وكو قلال اسهل بالروان ويستم بروم بس يدي بيلم وكو قلال اسهل بالروان بلان زاني كانت وانم دوري زيادين ناخذ مخوان سفاره سفاره
هر وقت ريقاي سفر روزگار تو بزر هر وقت ريقاي سفر عمر ما طول لدنيا بود بخبر کاک شیروان ئەڵێن زۆر باش لاساییەکەیتەوە وایە بەڵێ. با من کادری خۆم بگۆڕم ئەبێت لاسایی تەلەفۆنەکەی عوسمانەکەیتەوە وێزگەی تەکسی تەزبیحەکەت پێیە پێشەم شتێ ئەخە عوسمان دەستفەحی بێنە نە هین پێێتی سینان عوسمان دەسڕی پێ بەڵێ من حەزەکەم لێرەوە ڕێز و خۆشەویستی بۆ ئستافە خۆشەویستی کە توانیوانە کارێکی جوان بکەن من شەوانە ئەنگەکانم ینی بە حەقەت بۆ قسانە زۆری بەڕێەکەین ینی تەوا بوویت بەجددی ینی بوو بە دیکابراڵێ زۆرمان وت بێ موچەی و بێکاری و بێ ئیشی و نەهامەتی و وتمان بالەوە بینە دەرەوە زۆر جار پێم بەڵەن کاک شیروان ئەگەر گۆرانیش دڵی قسە بکە منەوە دەڵێن داواکاری و خەڵکە خۆشەویستیە کە من شەوانە تێکەڵیانم و عەزیشم لێیە متابعەی کەناڵەکانیش کەم بەعام بە زیاتر نەڵم خۆم لێرەم متابعەی کەناڵی NRT2 زۆرەکەم بە تایبەت بەرنامەی وێزگەی تەکسی لەگەڵ کۆڵانەکانی پشتەوە حەزم لێیە ئەو ستافەش لێرە دەستخۆشیان لێکەم زۆر جارە مەسەلەن شانم بەکارێناوە بەڕاستی مثلا بۆ نمونە ئەوەی تەلەفۆنەکەی عوسمان عوسمان تەلەفۆنە چیتری ئەو شتێکی کەسی کاجوانە کاجوان شتێکیشی بەدڵ لەگەڵە کاخراپە کاخراپ دەستخۆش سینان تەزبیحەکەت پێیە وڵای سینا من لەگەڵ لە گۆرانی ئاوتما کە ئەو کاتانەی کە دڵی خۆت درن ئەو کاتانەی کە بێت تاقەت درن دەستخۆش لاسایی دووران دووران وڵی لە ماوە لێمان بوو گوڵ بێت لە ماوە لێمانون بوو تەمانە وردە وردەیتە دراماکە بەرەو کۆتاڕوا ئەلیکۆ لە مەشەدێک ئاچێتە دەرەوە ئەو بەزەوەی بوو کە خەڵکێکی سەرسان کردبوو لە هەرێمی کوردستان بەگشتی ڕێستەیە دەستەکانت خۆش بێ دواتر مناقەشەی زیاترەکەین باگوێمان لە گۆرانێکی تر بێ شادە گۆرانیەکە گۆرانی شاد حەزەکەم لێرەوە دەستخۆشی بکەم لە کاکە سەدە و کاکە مەریوان گۆرانیشی ترم ئامادەیە ئەم گۆرانیە خۆمە مقامێکی کورتە پێشکەش بەم خۆشەویستانە و بە تۆی بەڕێز زۆر زۆر سپاس فەرموون
وتوا أي بندد ويعسق الكوتوا بهزارك يا سوا خوك فرنا بيدي خواب يا من نوبا وصوا تكاد بيدك كم تكاد جاري ولا حوسوا تكاد بيدك كم تكاد جاري روضة يا سامن علي بكاي بكاي دلاري بكاي يا سامن علي بكاي بكاي دلاري أي سمكة هاتي وهاتها توا بكاي عشقو زردان عياري تو عياري بيستو سوان جوانانە ماچەکەم ماندوو نەبن دەستەکانتان خۆش بێ ماندوو نەبن کاگڕەبینەڵێ پێی وتوم نازان جوان بیگەێنم ڕمان لە کۆنتڕۆڵەوە پێمەڵێن ئەڵێ پێی وتوم لە یەکەوە تا 50 بژمێرە و دوایی وەرەوە چی؟ هەڵە چی؟ ئەها زەلامێکت فێری گۆرانی وتن کردووە پێ دووتووە یەک تا 50 بژمێرە بە یەکە ناسا وڵی ئەو کاگرێمی باێ باسیکەم پێی خۆش ئازانم کات جوان برادێکە بوو هەموو ڕۆژی ها بۆ لام ڕێز و خۆشێسیم بووی تەبان ئەیوت مێ فێری گۆرانی بووم تو وڵی کاکەم خۆم تازە دەستم پێ کردو خواخامێشی دەستم بگرێت باسی ساڵی 90 تو مرکز نییە هاوکارم بێت و خۆم پیاڵواسیوە و تۆ ژۆکو من بەیانی هاتەوە کۆڵی لێنا وەڵا ڕۆژیان لە خۆم بۆ شتێکم بووە لەگەڵ کاک عادلا بووم عادل هەر ڕەفیقی کارەکانی زم بوو ساڵی 96 لێرە ڕۆژی خۆشەویستی بۆی کاکە عادلی بەریبان ڕۆژێکە هاتەوە وتم کاکە شتێکی پێ لەمەتوانی بیکەیت تەوان ڕێز و خۆشەویستیم خۆم باش نەبوومەوە کاتە بە حەقەت ئێستاش خۆم بە باش نازانم وتم شتێکی پێڵم بەشکم نێتەوە وتم بڕۆ لە ماڵەوە لێکەوە تا 50 بژمێرە هەفتەیەک هەموو کەسێ طبعاً لە ماڵە ببورن ڕێز و خۆشەویستیم بۆ بینەرەکان هەموو ماڵێک حەمامێکی تایە طبعاً وتم چۆ لە ماڵەوە هەموو ڕۆژێک ڕۆژی 20 دقە بۆ خۆت تەرخان کە هەموو ڕۆژێ ئەتا 50 بژمێرە دوای 7 ڕۆژ وەرە بۆ لای من بزانم قورگ چۆنە وتی چۆن وتمە تا 50 مەسەڵ 1 2 3 4 5 6 وتی زۆر باشە با دوای 4 ڕۆژی کە سێرەکەم زەلامی هاو لە دەرگایە لە دوکانی کاکعادل دانیشتە بووم وتی مەرحەبا سەرچاو وتی کاک شیروان هەتا حەفا توانم
ترت باش بۆ کەس نییە تا پنج بڕاوتم تۆ تا عفۆتوانیە زۆر تو داچی قورگم قەپات بوو ئێستا گۆرانی بێژشتی وایان چی؟ وڵابزانم دوایەوەی من مرد ئەنگاگاداریشی نەمزای چی لاوەتر من وتمبانێتەوە بەڵام ینی من دووکە من ڕاستی لە شوێنێک کابووم شوێنەکەی خۆم نەبوو کاتیانی شتەجێ بووم ڕۆژانە هاوت ئەوەی ئەوە چیە ئەوەی ئەوە چیە بۆ لاوە چیە خۆشمان جێگەمان نابووە تازە خۆمان بە ئیشەکە هەڵواسی بوو باشە کاتانە بوو پەیوەندی دەنگی تۆ بە ئەحمەد شەماڵە نەرحەزم لە دەنگی بووە و دراوسێش بووین و کوڕەکانیشی ڕەفیقم بوون و لێرە ڕۆزی خۆشەویستیم بۆ خانەوەدەی هونەرمەندی خۆشەویست مامۆستای گەورە مامۆستا ئەحمەد شەماڵ بۆ خانەوەدەکەی بەگشتیار حەزم لە دەنگی بووە لە مناڵیەوە نەگۆی بڵێم ئێستا هەر لە مناڵیەوە حەزم لێی بووە باشە هیچ گۆرانێکی ئەو دووتەوە من ئەگەر بمێ گۆرانی بڵم ئەگەر تۆزێک نەتوانە مەسەلەن حەقێکی ئەوی بەمێ مەسەلەن ئەتوانم تۆزێک نزیشی بکەم بۆ لێ شتی ئەو هونەرمەندە خۆشەویستم زۆر وتووە کۆپلێکیمان بۆڵی کۆپلێکی کورت چاوەکانت خۆش من باکە تەبان بڵێ بێ بۆی بێ بۆی عزيزك بثنا كردوا وي بثنا كردوا وي لنا مزوانا نعلم مزاردوي سروي بايوي لراس باردوي رول راس دنيازي دولي خوي من بنادوي لهر لا ياك لهر لا ياك شاي بدو ثلاوة كراوخ رولا من شمو شاي بدو جراوخ شو كلا سرجوان يا كابو جفان كشواي دەستەکانت خۆش بێ ماندوو نەبیت لە پرۆگرامی ڕەشماڵە چ شتێک زۆر خۆش و بەلایتەوە چیش زۆر ناخۆش بوو وەڵی من بەدامی ڕەشماڵ زۆر خۆش بوو بەلامەوە بەڵام حەزەکەم لێرە شتێ لەم ڕێز و خۆشەویستیم بۆ سەرجەمەوە هونەرمەندە خۆشەویستانە کە من وەکو شیلوان عەبدوڵڵا باگەشتم کردو لێرە ڕێز و خۆشەویستیم بۆیان لە هەر شوێنێکەوە کە ئەرشیان کێشا بوون بە میوانی بەرنامەی ڕەشماڵ لە شاشە جوانەکەی NRT2 من بە شتێک زۆر تووڕا بووم بەڵام یەک تەبیعەتمێ دەردی کابرایەڵێ زوێرەڵێ دەڵێت درم سافرە بە شتێک زۆرم پێ ناخۆش بوو یعنی حەزم ناکرد ینی من هاوڕێم کاکە گۆرانی زیبار ڕێز و خۆشەویستیم بوو تۆ ڕاستیەکان بڵێ ینی تۆ پێشکەشکاری وتم من ناتوانم من لەبەرەوەی خۆم ئەمانە هاوکارن و پێکەوە ئیشەکەین لە بوارە یا مەسەلەن زۆریان لە شوێنیشی کەوێن من ناتوانم علاجیان کەم ینی بە حەقەت چل گۆرانی بێژم بان کرد سی پێنج یوتی وەڵی مامۆستا حەسەن زیرەک و مامۆستا عەلی مردان و ئەحمەد شەماڵ ئەگەر پێڵی ئەحمەد شەماڵێکم بۆ بڵێ تەبعاً نایڵێ وتم ئەگەر ئەڵی ماملەیەکم بۆ بڵێ نایڵێ ێ باشە لەخوا بەزیای بە هونەرمەندی بەڵێ ڕاستە ئەمانە قوتابخانە بوون فێرکەر و دروستکەری ئێمە بوون بەڵام ئێستا ئێمە هونەرمەندی گەورە هونەرمەندی ناسرا مامۆستا ناسر زازیمان هەیە هونەرمەندی دەنگخۆش هونەرمەندی زیرەک ئەوەی کە بتوانێت ئەداکردنی ڕزم ینی گۆرانی وتن هەر ئەوەیە لە قوڕگ و یا لە دەم بێتە درەوە من ئەو گۆرانی کە لە قوڕگ نەیەتە درەوە کە بە ئوسلوبێک کە بە حرەکەی لەگەڵا نەبێ من بەلامەوە خۆش نییە یعنی هونەرمەندی باشمانەیە و کاک ئەمە ئەیوب عەلی ئەمە کاک زەکریای کاتوانێت باشترین یاری بە گۆرانی بکە ئەمە کاک سالار ئەمەم سەردەمەنجیری ئێستم کاک کەمال ینی بۆ ئەمانە من بۆ بەڕاستی زۆر پێم ناخۆش بوو هەچێکمەوە دەی وڵای حەزم دەنگی فڵان و دەنگی فڵان تۆ کاکەی بۆ سینۆکان ناڵێ ئەم تو محەشی بوو هەبوو لە سای بەختیار ساراحی کردەوەی وەڵی حەسەن زیرەک هەبوو لە سای خۆم یەکردەوە وەڵی مامۆستامام لێ ئەو شتانە تۆزێ بێ تااقەتیەکردم یانی و کاتانەش خۆش بوو بە من شتە خۆشەکانیشم کە لەگەڵ کاگڕێبینا زۆر جار طبعا بە مایکەکە قسەمان لەگەڵ یەکتریا کرد یادگاریمان زۆرە طبعا لێرە جێی باسکردن نیە شتمان زۆر بووە بێگومان کاتە زۆر خۆشەکان بۆ پێشکەشکارەوە لە حەزەیەکە پرۆگرامەکەی تیاکە باگوێمان لە گۆرانێکی شاد بێ گۆرانێکی شاد حەزەکەم لێرەوەم گۆرانیە گۆرانی ئێستاش بە یادی جارانە ئەمە هی کێم گۆرانیە
دڵخۆشم کە دڵخۆشن هیچی ئەم گۆرانیە حەزەکەم لێرەوە ئاماژە بم بە شتێ شاراخان ئەم گۆرانیە گۆرانی ئێستش بە یادی جاران وەختی خۆی من لە ساڵی 2006 بە شیعری گاچی نرتاقانە بە شێوەیەکی تر وتومە ئێستش بە یادی جاران هەموو دەمەوە ئێواران شتێکی وام وتووە توانیم لە 2014 بە نوعشی تر بیڵێم ئەو گۆرانی حەزەکەم لێرەوە ئەو خۆشەویستانەی کە مەراقیان ئەوەیە کە بزانم گۆرانی چیە ئەم گۆرانیە من لە گۆرانێکە وەرم گرتووە ئەتوانم بڵێم خۆم خاوەنی ئەو گۆرانیم گۆرانی وەختی خۆی گۆرانێگە بوو لە تەلەڤیزیۆنی کەرکووک بازانم مامەسا عەباس محەممەدە ئەدام لە یادم دەچێت محەممەد عەباسی شمانێ عەباس محەممەدی شمانێ ئەی چاوشینی پارەچەم گوڵ لا 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 من کردومە بەچی ئێستا بە یادی جاران ئەو گۆرانی خۆمە ڕیتمێکی سەریع بەڵێ دەستەکانت خۆش بێ هۆندراوەکەی کێیە هۆناوەکەی کاکە چێنە تاقانەیە و لەگەڵ کاکە مریان سەلای ڕۆز و خۆشەویستیم بۆی زۆر هاوکارمە لە ئیشەکانە دەستەکانە خۆش گۆرانێکی تریش هەیە تەلەفۆن تەلەفۆن چاڵدە بابە گۆرانی بۆ ئەمە بە تورکی وتراوە وایە خۆی بە تورکی ئاوازەکەیت ئەوژە وەرگرتووە؟ تەلەفۆن وڵای ئێستا من بە تورکی گوێم لێی بۆ دواتر من 22 ساڵەوە پێش لە تەلە 26 عفو 26 ساڵەوە پێش لە تەلەڤیزیۆنی کەرکووک بینیمە ئەو گۆرانیە گۆرانێکی خاوە بە ڕیتمی جۆرجینا وتراوە تەلەفۆن چاڵدێ بابە شێکی وا وتراوە من یعنی دەردی خۆمانایەڵێن ترش و خوێش کردو بۆ دەوڵی دەستەکانت خۆش باگوێمان لە گۆرانی ئێستا بە یادی جاران ئەو شەقا بەخواسرا لە ئەستا فوتاران چاوان دوور لە تو عزیزەکەم مانای نییە ژیان بێ تۆ مەسی بیاو زەویەکی بێباران منیش وەر وەکو فەرهاد عاشق بە بێریفان گەر تۆ ئەبیە سافیە گەر تۆ ئەبیە سافیە عوسمانی پاڵەوانم گەر تۆ ئەبی بەگوڵ بین گەر تۆ ئەبی بەگوڵ بین منیش بۆ تۆ سینانم نایەڵێ ئاسبینەوە زەلیلی شازیمان فقير ودامام كوانيا وكو سينانم خزمت كاري يم خلقم دايما لبرشاوتانم خزمت كاري يم خلقم دايما يا سابا يا رجال همو عصر وهي وارا يا سابا يا رجال همو عصر وهي وارا وشقا بدا ضروا بياني زاني زارا ام شوقوراني قلب لبرنامي ورا
سجل من دالا ورينايا هلي دقيم ودايما بالرفيق يا صالة يا دي جاران همو دمه ويواران يا صالة يا دي جاران همو عسل ويواران بتيما يقداد الروان بيا دي جاران أو سقامك والسراوان أصلا فوتاران وشانێکمان هەیە و دواتر بەردەوام ببین. سڵاوتان لەبێ نزیکە بینەوە لە کۆتایی پرۆگرامەکە. کاک شیروان نزیکە بینەوە لە کۆتایی پرۆگرامەکە دوا قسەی تۆ دواوتی تۆ. بەڵێ کۆتا دەستخۆشی لە تۆی عزیز و خۆشویست دەکەم. هیوای سەرکەوتن بۆ کارەکان دەخوازم بە هیوای سەرکەوتن و سەرکەوتنی تر ئینشاءڵڵا. ڕێز و خۆشەویستیم بۆ ئەم میوانە خۆشەویستانە کە ئەم ئێوارەیە ئەرشیان کێشا کە ماندوون پێمانەوە. ڕێز و خۆشەویستی شیران عەبدوڵڵا قبولکەن لە کەم و کوڕیمان ببورن. هەروەکو جارانی تر ئەڵێم ڕێز و خۆشەویستیم بۆ برا پێشمەرگە قارەمانەکانی کوردستان لە بەرەی جەنگ. ڕێز و خۆشەویستیم بۆ سەرجەم خانەوادەی شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان. حرمەتم بۆ ئەو خۆشەویستانەی کە لێرەوە چاویان لێمانە و گوێیان لێمانە. هیوام وایە توانی بێتم خزمەتێکی پسکۆلەمان گەیانەبێت بۆ ئازیز و خۆشەویستانە. لێرەوە ڕێز و خۆشەویستیم بۆ هاوسەری خۆشەویستم بۆ کاکە دیاکۆی خۆشەویست بۆ کاکە داکۆ بۆ کاکە میرکۆ بۆ کاکە ئاریا. ڕێز و خۆشەویستی شیروان عەبدوڵڵا بۆ هەموو لایەک لێرەشەوە ئەمەیە بڵێم سپاس بۆ ئەو خۆشەویستانەی کە ئەمێ لە بەرنامەکەی جەنابتەوە بمبورە. بەرنامەی ڕەشماڵ کە هاتە کۆتا بەهۆی بارودۆخێکی نەخوازرا بوو کە هەمومان بینیمان ڕۆژ بە ڕۆژ کوردستان بەرەو خراپتر ئەڕۆی. بەڵام ئیشەڵڵا بەشتی جوان و جوانتر یینەوە لای خۆشەویستان. هیوام وایە توانی بێتم لە ڕێگای بەرنامەی ڕەشماڵەوە ئەو خۆشەویستانەی کە لێتان ون ببوون یا ئەو خۆشەویستانەی کە دوور بوون لێتان یا ئەوانەی کە ئەسان بە دەنگیانە کرد توانی بێتم بە حکمی هاوکارە خۆشەویستەکانم لە ستافی بەرنامەی ڕەشماڵ توانی بێتم ئاشنیان کەمەوە بۆ خۆشەویستانە ڕەخنە و گلەی و گازندەکانیان هەمیشە لەسەر سەرمە. من بە ڕەخنەوە جوانم. ڕێز و خۆشەویستی شیروان عەبدوڵڵا بۆ هەموو لایەک هیواشم وایە
دڵگران نەبن بەوەی کە بەرنامەی ڕسماڵ هاتوتە کۆتا بەرنامەی ڕسماڵ هەروەکو پێشتر ئاماژەم پێ کرد هەموو بەرنمەیەک تەمەنێکی خۆی هەیە وەکو خۆت بەڕێز وەکو پێشکەشکارێک لەوانەیە زیاتر ئاشنابیت بۆ کارانە منیش توانیم مێژیکی بچکۆلە بۆ خۆم تۆمارکەم لە شاشە جوانەکەی ئێنارتی دووە ڕێز و خۆشەویستی شیوان عەبدوڵڵا لە بەرنامەی ئێوارەی ئێنارتی دوو دەستخۆشی بۆ شارەخان بۆ ستافە خۆشەویستەکەی کامەرەمان بەگشتی هەمان برام و چاوم و عەزیز من بۆ قاتی سەرەوەش دووبارە بەخێر بێ کاک شیروان سوپاس بۆ موزیسیانەکانت چایە مولایەک ماچەکەم سپاسی سەدۆم نەکرد ها لەگەڵ کاکە سەدۆ لە هەولێرەوە لەبەر من هاتووە لەسپێنێ بەرنامەمان هەیە بەڵام لەبەر من ئەمڕۆژی کێشا سپاس بۆ کاکە سەدۆ سپاس بۆ کاکە مەریوان زۆر زۆر بەخێر بێن چایە مولایەک ماچەکەین گەورە بووین باتنتان پڕ بەرهەم و بەرهەمی شیرین بن چای هەموو میوانەکان ماچەکەم بە هیوای ماندوو نەبوونیان تەوەری ئەم ئێوارەی ئەنارتی دوو کۆتایی هات بە هیوای تەندروستێکی زۆر باش لە شەمەدا پرۆگرامێکی زۆر تایبەتمان هەیە کە تایبەتە بە یادی لە دایکبوونی تەواوی ئەنارتی دوو هیوادارین بینەرمان بن کە هەموو ستافی ئێنارتی دوو بە تەواوی ئەو کەسانی کە لێرە کارەکەن ئامادەیانە بێ لەم ستودیۆدا و پێکەوە ئەزمونەکانی خۆمان بۆ ئێوە گێڕینەوە بە هیوای تەندروستێکی زۆر باش هەتا شەمە پێتانەگەمەوە تەندروست باش بنخواتان دەگەڵ فەرمو بشوو بروش توم لخيالا بدم خواوا عليهم هلالا بدم خواوا عليهم داي 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 اي وين ازخان اخوان ازمكايا اي وين ازخايا اخوان ازمكايا او ضل الشيطان يا تومت مكايا او ضل الشيطان رنجروا مكايا لا توفد من بيت 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 هي شو مسوار ما في مليان دونا رنجم كردوا شو مسوار ما في مليان دونا رنجم كردوا أستنظر يا دار وشم دور بيرم يا كردوا واسمو بدل هاشي خمجين يكسر بويا درما ياري بدكار ومدخول دمي ورنا قرتوا وقت ابو احمد شادنا امام تاخو دردوا ماضي بيران يسوا ومن يدنا دردوا ولا دريا وسنا ومن يدي صوتوا ولا دريا وسنا ومن يدي صوتوا
هفتەی جارێ دیێڕێناما بنووسی گری لە ژیان مەکەرەوە دنیا مەگرە بە قورسی گری لە ژیان مەکەرەوە دنیا مەگرە بە قورسی دنیا پێنج و دوو ڕۆژە وەرە دەخوێنە دەرزی لەم دیوە لە تۆ جوانتر دەسەتی تورک و فارسی ئەم شەو گۆرانی دەڵێم لە کەناڵی هێنار ئەم شەو گۆرانی دەڵێم لە کەناڵی هێنار